حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لنوري دما لويسكاني نوێژە دێنە سەر باسی بانک. خۆشەویستەکان، کەوتمان بانک هەمومان حاڵێ بین کە بانک بۆچی ئەدەین. ئەڵێن حي على الزكاة، لا. حي على الصيام، لا. کورە خەڵکی نەوەرن بۆ حەج، نەبەخوا. سبحان الله، تاکە عیبادەتێک تایبەت کرابێ و خەڵکی بۆ بانگ کرێت و بانگی بۆ بدرێ، نوێژە. کەس نە بۆ ڕۆژوو کۆکینەوە، خەڵکی نەوەرن بۆ ڕۆژوو، خەڵکی نەوەرن بۆ زەکات، خەڵکی نەوەرن بۆ حەج، بەس بۆ نوێژ. کەواتە عەزەمەتی نوێژ لەوەیە کە بانگی بۆ ئەدرێ، مقەبلاتی هەیە، پێشەکی هەیە، خەڵکی بۆ بانگەکرێ، کە ئەمە لە ئەرکان و لە شوێنەکانی ترانیە. جا دقت بن بەڕێزەکانم، هەموو ئەو لەفزانی کە ئەوترێ دووبارەیە. الله ئەکبەر، دووبارە الله ئەکبەر. أشهد أن لا إله إلا الله، أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمد رسول الله، حي على الصلاة، حي على هەموو ئەمانە دووبارە بێتەوە. تەنانەت لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستی خەڵک کۆکاتەوە بۆ نوێژ، بیری کردەوە ناقوسێ بێنێ، زەنگێ بێنێ، ئەوە بێ عەبدوڵای کوڕی زەید، سبحان الله، ئەو نە بە خەیاڵی نوێژەوە خەوت، ئەفەمێ لە خەوما پیاوێکم بینی زەنگوڵەیەکی پێبوو. منیش وتم ئەی عەبدوڵڵا، ئەو زەنگەم بەرێ. تی بۆ چیتە؟ خەڵکی بۆ کۆکەینەوە. وتی نا، شتێکی باشترە فێرەکەم. ئەگەر ویستان خەڵک کۆکەنەوە بۆ نوێژ، بانکن بڵێن الله ئەکبەر، الله ئەکبەر، الله ئەکبەر، الله ئەکبەر، أشهد أن لا إله إلا الله تا أخير. دوایی تۆزێ دوورکەوتەوە و وتی وەرە، ئەگەر ویستیشتان قامەتکەن بۆ نوێژ، هەر بڵێن الله ئەکبەر، الله ئەکبەر، أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمد رسول الله، حي على الصلاة، حي. فێری ئەوەشی کردم، بەیانی هەستامتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەوێکی ئاوان بینیوە، فەرمی بڕۆ فێری بیلالی کە چووکە ئەو دەنگی لە تۆ خۆشترە. یعنی چی؟ یعنی دەنخۆشێ بێ بانگ بە، یعنی مامۆستا باش نییە ئەم میکرۆفۆن و ئەم تەجیلکردنی سەوت و هەیە هەر بۆ خۆی شیری لایەتی و بانگەکەی پێیانە. باشتر وایە یەکێ بانگ بە بۆ ئەوەی کە لە قیامەتا گەردنی لە هەمووان بەرزتر بێ. گوناحە بەڕاستی ئەمە ئەکەن بە باس و خواسی سیدیەک و شتێکی تۆمارکرا و لە هەموو مزگەوتەکانە دووباراکرێتەوە. ئەسڵ وایە کە کەسێکی دەنخۆش لە مزگەوتەکەیە بانگ بات، بۆ ئەوەی کە المؤذنون ئەطول ئەعناقا یوم القیامە، لە هەموو کەسێک گەردنیان بەرزتر بێ. کە بیلال بانگەکە ئەڵێت و دووبارەیە کاتەوە، عومەری کوڕی خەتاب جلەکانی بە دوای خۆیان بە کێشەکات و یەت، ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا، وەڵڵاهی منیش ئەمشەو لە خەوما جوملەوە بوو. ئەجا پێغەمبەری خوا دڵی سوکناییە کە دوو سەحابە بەبێ وەحی ئەم بانگەیان بینیوە و ئەبێ بە ڕەکیزەیەک لە ڕەکیزەکانی ئیسلام و خەڵک دوایی لەسەر ئەوە کۆکرێتەوە. ئێمە بینین جا لە هەموو دینەکانی تر نە سەهمێکمان هەیە بیچەقێنین، نە زەنگێکمان هەیە، نە مۆسیقایەکمان هەیە، بەم دەنگە خۆشە، بەم تەعزیمە ئەڵین الله ئەکبەر، الله ئەکبەر. دیقەت بن، یەکەم کەلیمەی بانگ بە ئەڵڵا دەست پێیەکە، ئاخیر کەلیمەی بانگ لا إله إلا الله بە ئەڵڵا کۆتایی دێ. یعنی بە ئەڵڵا دەست پێەکە، بە ئەڵڵاش کۆتایی دێ. یعنی ئەم ئیشە بەس بۆ خوایە، بەسی خوایە، نابێ کەسی تر تەدەخولی تیا بکە. محەممەدیش کە لەو بینەیە هەیە و ناوی هاتووە،
ئەشهەدو ئەنە محەممەدەن چی ڕەسوول الله شایەتی دەم کە محەممەدیش ئەم پەیامی بۆ ئێمێناوە پەیامبەری خوایە واتە محەممەد بۆ خۆی کە ڕەفعی زیکرەکەی کراوە کە ناوەکەی بەرز کراوەتەوە بە ناوی خوای گەورەوە جوانە ئەژا محەممەد بۆ خۆی وەکو محەممەد ڕێز و حورمەت و قەدر و ئەوەی پێیدراوە لە پای و لە شەئن بە ڕەسوول اللهکەیەوەیەتی نەک بە شخصی خۆیەوە نەک هەر ئەوەندەی بانگ بە ئەڵڵا دەست پێ ئەکات و بە ئەڵڵاش کۆتایی دێ سبحان الله بانگ بە ئەڵڵا دەست پێ ئەکات و نوێژیش بە ئەڵڵا کۆتایی دێ کە سەلامە دیتەوەڵی السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله أقوت وبركاته ديسان وهائي أخير كضميرك ديسان بو الله عقريته وتديسان ونيجيش بە الله دەست پێکە بانگیش بە الله دەست پێکە و بە ئەڵڵاش کۆتایی دێ بۆیە لە کاتێکا مناڵ لە دایکە بێ یەکەم شتێکە ئەیدین بەگوێیە بانگە ئەڵین الله ئەکبەر الله ئەکبەر بۆ ئەوەی کە ئەم بانگە بێ منهەجی حەیات و لەسەری بڕوا و لەسەری بژی و لەسەری بێ بانگ گەورەیە هەموو ژیانمان ئەبێت مختصەری بانگ بێ لە ژیانمانە بەردەوام ڕنگ باتەوە بەردەوامیش لە جۆمانە بزرێنێتەوە هەروەکو چۆن لە مناڵ یادراوە بە گوێمانە پێمانەڵێن ئەمە منهەجی حەیاتە و ژیانتە فەرموو لەسەری بڕۆ بۆیە بینی ئەم ناوە ئەم بانگە لە هەموو سەرزەویە سبحان الله ڕۆژانە دووبارە بێتەوە لە هیچ لەحظەیەکانیە لە هیچ ساتێکانیە ئەم بانگە لە سەرزەوی ببڕێ لە یابانگ دەست پێەکە لە ئەمریکا کۆتایی دێ لەحظە بە لەحظە ئەو بانگەکەی تەواو بێ بانگی لە شوێنێکی تر دەست پێەکە ئەو نوێژی بەیانیەکە ئەو نوێژی مەغریبەکە ئەو عیشاکە ئەو والحاصل ئەم بانگە بە درێژایی 24 سەعات لەسەر زەوی کۆتایی نایەت ناژبێ کۆتایی بێ سيبلغ هذا الأمر ما بلغ الليل والنهار عظمتي أم بانگە لەمەدایە خۆشەویستەکەم کە الله أكبر الله أكبر أشهد سبحان الله أشهد أن لا إله إلا الله یەکەم ڕوکنی ئیسلامە بێ بڵێ پێشەی بچیتە نوێژەوە بۆیە سنەتە ئینسان لەگەڵ بانگ خوێنە دووباری کاتەوە ئەویش بڵێ الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله بێ شایەتمانەکە بێنێتەوە ئاگات لێی بێ چونکە ئەمە یەکەم ڕوکنی ئیسلامە ئەمە یەکەم بواری عەقیدەیە ئەمە یەکەم داخڵبوونی ئیسلامەکەیە لێرە ئەیڵێیت ئینجا نوێژەکەیت أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله معاوية لكاتك على سر منبر بخواي لرازي به لكاتك بان خوين أي فرمو أشهد أن لا إله إلا الله أي فرمو وأنا فرمو أشهد أن محمد رسول الله أي فرمو وأنا حتى وكو بان قطع وهري فرمو وأنا دعايبتي خلقنا أزاني بوچي منيشم منيش چکە جملە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئاوا جوان بی بانگێ دایەوە هەر کاتێ بان خوێن شتێکیەوت ئەوشەی منیش یعنی منیش دەنگمە خەمە پاڵ دەنگی بان خوێنەکە بۆیە بەڕێزەکەم حەیە عەلە الصەلاة کورە وەرن بۆ نوێژ خەڵکینە کۆبنەوە بۆ نوێژ وەرنەوە بۆ لای خوای گەورە حەیە عەلە الفەلاح وەرن بۆ سەرکەوتن لە چیایە سەرکەوتن لە نوێژایە ئیشەکەم و پارەکەم و عەیادەکەم و تیجارەتەکەم و تەکسیەکەم و نا ڕایگرە لێرە نیا برێکێ بکە و بە ئیشەکەت بڵێ نوێژم هەیە بە نوێژ مەڵێ ئیشم هەیە هیچ عوزرێک نییە چونکە حەیە عەلە الفەلاح وەرن بۆ سەرکەوتن کەواتە ئەبێ ئاگات لە نوقتەی سەرکەوتن بێ ئالێرە نیایە ئەگەر لە هەر شوێنێکا بانکە بڵێ خەڵکینە وەرن بۆ سەرکەوتن وەرن بۆ فەلاح وەرن بۆ سەرفرازی دنیا و قیامەت ئینسانجی ئەوە نییە کەملی خۆی بۆ بشکێنێ بەڵێ بەڕێزەکانم بۆیە ئینسانی موسڵمان هەر کاتێ جووی لە نوێژە بێ ڕێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر ئاسا وەکو عایشە فەرمێ کە بانگێدا وەکەئەنەه لا یعریفونا وەکو ئەوەی کە پێشتر هەر نەیناسی بێتین ئاوا خۆی کۆ کردەوە خۆی حازرە کرد بۆ نوێژ بۆیە لە کاتێکا ئینسان ئەم بانگە ئەبیستێ جوێی لەم پەیامە ئەبێت حسابی خۆی بکە ئەبێت وردەکاری خۆی لە خۆی بچنێتەوە حسابی خۆی بکە بۆ ئەوەی کە ئامادەی نوێژ بێت بەڵێ بەڕێزەکانم ئینسان لە کاتێکات
جوی لە بانگە بێت دیقەتی بانگەکە بن 6 دانەجار الله ئەکبەری تێئەکەوێ یعنی خی گەورە لە هەموو شتێک گەورەترە کە ئێستاکەنە حالیان پێوەی مەشغوڵی دەستبەرداری بە وەرە بۆ نوێژەکەت دواتر دیقەتی هەنگاوی دوای ئەوە بە کە بانگت جوێ لێ بوو بەرەو بانگەکە ڕۆیشتی ئینجا ڕۆڵی چیەتە پێشەوە ڕۆڵی قامەت دێتە پێشەوە ئێستا حازری تو ئامادەی بۆ ئەوەی کە نوێژ بکەیت اینجا قامەتەکرێ زان قامەت چێ بەڕێزەکان یەوەقەت لە مەتارا بوون بەڵێ لە مەتارا لە شاشەکەیان دەرەکەوێت لە بۆردەکەیان دەرەکەوێت ئەڵێ ئەو کەسانەی کە سەفەری فلان شوێنیان هەیە بچن بۆ گەیتی ئەونا تیارەکە چاوەڕێیانەکە لە سەعات ئەوەیە تیارەکە ئەفڕێ هەموو خەڵکی بەرەو ئەوێ ئەچن و خەڵکی ئاوادانیشن و کۆبنەوە چاوەڕێن تیارەکە هەڵیانگرێ دواتر کە وردە خەڵکی ئەچن ناو تیارەکە و حازرە بن و نەفەرێ دیار نامێنێ هاوارەکرێ بە مکەبەرەکان ئەنیدا الأخیر لاست کۆڵ ئاخر بانک آخر جواب بۆ کەسانی کە بەتەمان بفرن بۆ فڵان وڵات آخر بانک فریای تیارەکەیان کەون لە گەیتی ئەوەوە ئەگەر نا ئەفرە و بەجیانێڵێ سبحان الله قامت آخر بانگە آخر مامەستاوتمان نوێژ یعنی فڕین و بەرزبوونەوە و میعراج بەرەو مەلەکوتی ئاسمان بالضبط کەواتە ئێستاکەنە قامەتەکە پێتەڵێ آخر بانک فریا کەون و بەجێ ئەمێنن ئەو کەسەی کە لە نوێژ بەجێما لە ڕکاتی یەکەم بەجێما لە تەکبیرەی ئیحرام بەجێما با تێر بەدەست خۆیەوە بگری بەسەر دڵی خۆیان بگری کە سەفەرێکی ئاوا گەوری لە کیس چووە نیعمەتێکی ئاوا گەوری لە کیس چووە ڕەفیقەکانی ئێستاکەنە ئەوان ڤیزەیان بڕیوە و سوار تیاری خۆیان بوون و ئەمیش لێرە بەجێماوە نەگەیشتوێتە ئەو پلۆپایی ئەوان 27 دەرەجەی لە کیس چووە ناشکرێ 27 جار نوێژەکەی دووبارە کاتەوە لەبەرە بانگ پێتەڵێ ئامادە باش بە و سەکەنە کاتی ئەوەیە کە بەرەو ڕووی خوایەکی عەزیم و گەورە ببیتەوە کاتی ئەوەیە کە خۆت ئامادەکەیت و خۆت پێچیتەوە کاتی ئەوەیە کە نەفس و دڵ و دەروونت هەمووی ئامادە بێ کاتی ئەوەیە کە پاش ئەوەی کەوتت لا ئیلاهە ئیلا الله و ڕوکنی یەکەمت جێبەجێ کرد ڕوکنی دووەم کە سەڵاتە جێبەجێی بکەیت و ئامادە باش بیت بەڵێ خۆشەویستەکەم بانگ بە گەورە بگرن لە کاتی بانگا قسە مەکەن جوابی بانگ بنەوە و هەر کاتێک گوێتان لە بانگ بوو بزانن خوایەکی عەزیم لەسەر و 7 طەبەقی ئاسمانە و بانگتانەکا و ئەیەوێ بچن بۆ ماڵەکەی ئەی بە بەڕاستی ئینسان گوێی لە بانگی خوا بێ و خۆی بە کارێکی ترەوە مەشغوڵکە السلام عليكم ورحمة الله وبركاته حي على الصلاة